ئەنجا ئەو کوفرە کە ئێمەی زەلیل کردو بە هەموو ئیتیجاهەکانی ئەهلی ئیسلامە لە کوردستان، ئەو کوفرە حاقیدە چی پێماوە؟ لە لیبرالی، لە ئیشتراکی، لە سۆشیالیستی، لە مارکسی، لە چی؟ لە قیەم، لە ئەخلاق، لە بەرنامەی سیاسی، لە ئینتیمای بەشەری. کۆمەڵی مافیای دڕەندە هاتوون و سەرکەوتون لەسەر دەسەڵات لە غافڵبوونی ئومەتەکەمانە، لە ئیهمالکردنی دینەکەمان و بانگەوازەکەمان، لە ڕۆشن نەبوونی وەلا و بەڕائە. کابرا هاتوو ئێستاژەیە بە دوور کات نوێژی ناو تەلەڤیزیۆن وەکو سەدام حوسێین و بڕقێبە و مستەفا کەمال و شای ئێران و ئەمانە هەڵمان خەڵەتێنە، وەڵا ئەهلی نوێژ و عیبادەتە لا يجوز الخروج عليه. پێویستە عەقیدەکەمان زۆر واضح و ڕۆشن بێ، ئیشەکانمان بە دەلیلی شەرعی وەربگرین، بەسەر سیاسەتێکی شەرعی ئیشکەین، وەلا و بەڕائمان پاک بێ. ئەمە ئەو ژوورانەیە کە لەسەر و ئەو ژوورانەوە دروستیەکەینەوە کە مدرسة سلفية كدرستي كل خارج زي بخير بدأته. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما، والسلام عليكم ورحمة الله وبركاته.